Next speaker is Dr. Rawa Bafir. It's a laparoscopic assisted PCNL for retrorenal colon and spleen, and effective modality in the management of complex renal stones. Please. بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستان سڵاو لە دەوحەی پایتەختی وڵاتی قەتەرەوە لەگەڵتانین لە 14هەمین کۆنگرەی چارەسەری بەردی گورچیلە لەلایەن کۆمەڵەی نێودەوڵەتی چارەسەری بەردی گورچیلە بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی نەشتەرگەرانی گورچیلە و میزۆڕۆ لە وڵاتی قەتەر کە ڕێک دەخرێت ئێمە لەم کۆنگرەیەدا تەنها بەشداربوونین بەڵکو وەکو پێشکەشکاری بابەتێک بەشدارین لەم کۆنگرەیە کە خۆی ئەبینێتەوە لە چارەسەرکردنی خاتونێکی تەمەن 16 ساڵ کە هەردوو گورچیلەی چەند بەردێکی گەورە و ئاڵۆزی لەسەر بوو لە ماوەکانی ڕابردوو تا سپاس بۆ خی گەورە سەرکەوتوانە نەشتەرگەریمان بۆ ئەنجامدا. ئێمە لەم کۆنگرەیەدا پوختەی توێژینەوەی ئەم خاتونە پێشکەش ئەکەین و ئەزمموی خۆمان هاوبەش پێەکەین لەگەڵ سپۆرانی ئەم بوارە لە جیهاندا لەگەڵمان. We have an annual publication of 250 Smart Health Tower content in the national life titled Judy Medical Journal, consensus with consensus-based guideline for case report, CARAL guideline. We have numerous MDT meetings. We're more than happy to have coordination and help with each one of you and your organization. Thank you. سمارت وەرچەرخانە